دڵ لە هیجرە دوا لە خەمدا ماهی کەنعانم وەرە زەخمە جەرگم بۆ فێراقەت زوو بە لوقمانم وەرە سەد تەبیب هات و عەلاجی ئەم برینانەی نەکرد تۆ عەلاجی زەخمەکەم کە سا بە ئامانم وەرە گەردەزانی چەند پەرشێوە حاڵەکەم بۆ دیدەنێت سەدەوەندەی زوڵفەکەت دڵ پەرێشانم وەرە لوتفوتانەی تۆ لە لای من هەردوو یەک ڕەحمەتە کەعبەکەت نابێ لەبەر لۆمەی ڕەقیبانم وەرە هەر کەسێ هات و بە تیری غەمزەکەت سەد پارە بوو کەس نییە وەک من حەریفەت مەردی مەیدانم وەرە کافرە دەردی فێراقت وا لە جەرگم کاریە سا بکە ڕەحمێ بە حاڵم ماهی تابانە وەرە سەد کەڕەت ئیمڕۆ لە دووریت خوێن لە چاوم جاریە غەرقی دەریایەشکی خوێنم شەمسی خوبانم وەرە گادەگریم گادەسووتێم کاروبارم زاریە زێوەری تاجی غەریبم شاهی خوبانم وەرە سینە ناڵان هەروەکو بولبول لە دووری گوڵشەنت سا بە لوتفێ بمجوێنە جانی جانانم وەرە بەس جەفا بنوێنە قوربان زوڵمی ناحەق چیانە کافریش ڕەحمێ بەسە دەی دین و ئیمانم وەرە سوورەتی باڵات بەدایم نەقشی قەلبی زارمە هەروەکو مەزنون لاشقت دیدەگریانم وەرە دیدەمەستی شۆخ و شەنگی نازەنینەی شارە زوور دڵڕفێنی جەمی عالەم کەپکی کوهانم وەرە دڵ لە دووریت پڕ لە خوێنە شەمعی دیوانی ئەمن هەر وەکو تایر هەمیشە سینە بریانم وەرە سلااو بۆیەوێ بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵتانە بۆ پێشکەشکردن بۆ ئەم بەرنمەیەش قساکەین وەک هەمیشە لە سەرێکێکی دیکە لە شاعیرە کلاسیکەکانمان با میوانداری هەرێک لە بەڕێزان سەریاس عەلی نووسەر هێسەر هاوکار کە بە ئامێری عود لەگەڵمانە بێ لەگەڵ هاوکارم هونەرماند بەڕێز ڕزگارەمین باڵێ عەزیزانم لە ساڵی 1909 مێجۆرسۆنی ئینگلیز لە درێژەی گەڕانەکانیدا بە ناوی غوڵام حوسێن لە هەڵەبجە دەگیرسێتەوە لە ماڵی وەسمان پاشا ئامێنێتەوە بنەماڵەیەک کە حکمدار و ڕۆشنبیری ناوچەکە بوون کە دوو شاعیری دیار لەم خێزانەدا دروست بوون ئەحمەد موختار بەگیجاف تاهر بەگیجاف ئێمە ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە تاهر کوڕی وەسمان پاشای جاف کە ساڵی 1875 لە دایک بووە و لە ئەدەبیاتە بە تاهر باگ ناسراوە یەکەم پرسیارمان لەسەر ئەم شاعیرە بریتیە بێ لەمە ئەم بنەماڵەیە کێن و گرنگیدانیان بە ڕۆشنبیری و حکمداری لە کێوە سەرچاوی گرتووە سەرەتا سوپاسانەکەم ئەم بنەماڵەیە دیارە بنەماڵەی تاهر باگ لە بەرەباویەوە با بڵێن کوڕی وەسمان پاشای محەممەد پاشای جاپا و لە بنەماڵە جافە ناودارەکانی منتیقەی گەرمیان و هەڵەبجە و شارە زورن ئەمانە بە یەکێک لەو بنەماڵانەدا ئەندێن کە لە ساڵی 1650 هەڵەبجیان ئاوەدان کردوێتەوە و بۆ مدەتێکی زۆر فەرمانڕەوای ناوچەی هەڵەبجە بوون تاوەکو سیەکانی سەدەی ڕابردوو لە بەری دایکەوە با بڵێن تاهر باگ کوڕی عادیلەخانی حەمە ساڵەبەکی ساحب قرانە ئەمانش بە ئەسڵی بنەماڵەکانە گەڕێتەوە بۆ شاری سلێمانی قسە لەسەرەوەی لە دوای داگیرکردن یاخود لە هێرشی عوسمانیەکان بۆ سەر شاری سلێمانی و لە نزیکبوونەوەی ڕووخانی میرنشینی بابانە ئەم بنەماڵەیە کۆچیان کردووە چوونەتە شاری سنا لەبەر توانا و لێ هاتووی حەمە ساڵەبەکی ساحب قران لە سنا ڕێزێکی زۆریان لێگیراوە ئەم بنەماڵەیە و دواتر وەک ئەسەفە دیوان لە سنا کە پلەیەکی وەزیفیە لەوێ کاری کردووەوە ماوەتەوە تا دواتر وەسمان پاشای جااب لەگەڵ عادلەخانە هاوسەرگیریان کردووە و هەڵەبجیان کردووەتە شوێنی نیشتە جێبوونی خۆیان ئەم بنەماڵەیە بە بنەماڵەیەکی ناودار و خاوەنی مێژوویەکی پرشنگدارن لە شاری هەڵەبجە بەوەی کەوا لەگەڵ هاتنی ئەوانیا خۆت با بڵێن بە تایبەتی لە دوای هاتنی عادلەخانەوە و لە دوایەوەی ساڵی 1970 هەڵەبجە بۆتە قەزا بە بڕیارێکی دەوڵەتی عوسمانی ئەو سەردەما ئەم بنەماڵەیە دەستێکی باڵیان هەبووە لە ئاودانکردنەوەی هەڵەبجە لە چاکردنی ڕێگەوبان و کردنەوەی قەیسەری و هەوڵدان بۆ کردنەوەی خوێندنگا و قوتابخانە و هەڵەبجەش وەک لای هەموو کەسێک شارەزاین بە مەڵبەندی شاعیران دیان کرێتکی دارەمەش کۆمەڵێک هۆکاری خۆی هەیە یەکێک لەو هۆکارانە
بوونی کۆمەڵێک مەدارسی دینی زۆر گەورەیە لە ناوچەکە وەک تەکیەکانی مەلا عەبدوڵای خەرپانی و تەکیەی شێخانی نەقشبەندی لە بیارە و تەوێڵە کە هەم خەڵکی ناوچەکە سوودمەند بووە لەوەی کە وەک خوێندەواری بۆ سەردەمی خۆی دیارە قوتابخانە بووە زانکۆش بووە هەم خەڵکانێکی کەیش ڕۆشنبیری کە لە شوێنانی کەەوە بۆ درێژەدان بە خوێندن ڕویان کردووەتە ناوچەکەەوە کاریگەریەکی گەوریان لەسەر ناوچەکە دروست کردووە لەم بنەماڵەیە دوو شاعری گەورە هەڵکەوتووە کە یەکێکیان تاهیر بەگا و ئەوکەشان ئەحمەد موختار بەگی جافە بەڵام دوو شاعری ڕەنگە بڵێن تۆزێک جیاواز کە ئەمە شۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی خۆی چونکە تاهیر بەگ ئەوەندەی بە غەزەلیات و بە عشق و کۆمەڵێک خۆشمەشرەبی ناسراوە ئەحمەد موختار زیاتر وەک کەسایەتێکی سیاسی ڕۆڵی بینیوە دیارە پەیوەندی بە ئاستی تەمەنیانەوە هەیە ئەو قۆناغی کە با بڵێن تاهیر بەگ پێ تێپەڕیوە لە 1970 یاخود 1970 کە گومان هەیە لەسەر ساڵی چونکە ساڵەکە بە کۆچیەوە ساڵی کۆچی شەکەوێتە هەمیشە دوو ساڵی زایانی بەرەکەوێ هەندێک پیان وایە هەژدە کۆچی دوایی کردووە هەندێکیش پیان وایە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە ئەو قۆناغا توانین بڵێن تا ڕادێک لە ناوچەکەدا قۆناغێکی هێمنتر بووە کێشە سیاسیەکان زۆر ئاڵۆز نەبوون بە تایبەتی ئەم کێشانەی کە ئاڵۆز بوون لە 1940 سەریاڵدا لە دوای حربی یەکەمی عالەمیەوە کە فترەی ژیانی تایربەگیش لەو فترەیەکی کەم بووە لە مەسئلە سیاسیەکانە وە قسەیەکیش لەسەرەوە کرێ کە تایربەگ قایمقامی هەڵەبجە بوو بێ مودەتێ بەڵام پێم وایە ئەوە ڕاز نییە چونکە و سەردەمە خۆی بە خۆی جۆرێک لە شێواوی لە دەوڵەتی عوسمانیا دروست بوو و پلە ئیداریانە نەمابوون بەڵام ئەتوانین بڵێن کاروباری ئیداری ناوچەکەی بەڕێوە بردووەوە سەرۆکایەتی خێڵی جافەکانی کردووە مامۆستاگەر لە قۆناغێکمی قسەکردمان لەسەر تایربەگ دوور نەکەین تایربەگ ناسراوە بە کەسێکی بلیمەت و زیرەک زمانزان ینی تەنانەت وەگەڵن فەڕەنسی زانیوە تا بەشێک ئینگلیزی زانیوە ئەو زمانزانی و بلیمەتی وای کردو کەسێکی وەکومە جەسۆن کە ساڵەهای ساڵ لەم ناوچەیە بە ئیشی ئیستیشراقی خۆی و خەریک بۆ بەناوی خوازراوە ئەو کەشفی کردووە ئەو شوێنانی کوێن تایربەگ لێ خوێنەوە مامۆساکانی کێ بوون ینی ئەم زمانزانی لە کوێ بۆی شوێنانەی تایربەگ وەک باسمان کرد بە حکمەوەی بنەماڵەیەکی فەرمانڕەوا بوون لە ناوچەکەدا من بە جیاواز پێم وایە هەندێک کەس قسە لەسەرەوەکە کە لە حجرە و خانەقاکانە خوێندبێتی من بڕوان بەڕاستی بەو قسەیە نییە پێم وایە مامۆسای تایبەت دەرسی بە تایربەگ بووتووە لەبەرەوەی لە خانەدان بوون لەبەرەوەی کۆمەڵێک مامۆسا و خەڵکی ڕۆشنبێ ڕووی کردووەتە ناوچەکە و دەرسی تایبەتی وەرگتووە تایربەگ ڕووی نەکردووەتە حجرە و خانەقاکانوە قسەش لەسەرەماوەیە کە تایربەگ من پێم وایە عەرەبیەکەی باش نەبووە ڕاستە لە شیعرەکان ئەوشەی عەرەبی بەکارهێناوە بەڵام ئەو زمانە تێکەڵی لە شیعری کلاسیکە یاخود لە شیعری عەرەبیە تایربەگ تەنها زمانێکی ڕەنگە سادە و خەڵکی بازاڕیش بە هەمان شێواز قسەی کرد بێت واتە شتێکی جیاوازی نەکردووە تۆ هەموو شیعرەکانی تایربەگ ئەوانەی لە بەردەستان تاوەکو ئێستا شیعرێکی عەرەبی نابینیتەیە بەڵام ئەوانەی کە بە مەلایەتی و فەقێتی لە حجرە و خانەقاکانە خوێندووانە تەماشاکەی هەم شیعری عەرەبیان هەیە و هەم عەرەبیەکەیشان زۆر بەڕشت و بەتواناتر بووە لە خەڵکانی کە لە شاعیرەکانی کە لەبەرەوە پێم وایە ئەم زمانزانی تایربەگ بە حکمی پێگە سیاسی و دەسەڵاتەکەیان بووە لەبەرەوەی خەڵکانێک لە ئینگلیز لە فەڕەنسیەکان و ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە ئاڵوگۆڕی ناوچەکە ڕویان کردووەتە ماڵەکەیان و لەوانەوە فێر بوو بێتەوە و مامۆستا تایبەتانەی کە بە تایبەتی لە ماڵەوە دەرسیان بەمانوتوە نەگەوەی تایربەگ لە حجرە و خانەقا فێری خوێندن و نووسینوانە بوو بێت مۆزان بەجێڵین دوای ئێنە سەریەسە بە شینەوە شعرێکی خوێنینەوە بە خەمزەی چاوی مەخموری سیاهی مەستی مەی کردین بە ماچی لێوی مستەغنی لە ئەنواعی مەزەی کردین ترازا بەندی سوخمەیاڵی گوڵناری بە ئاهی من کەچی دەستی لە سەردانە لە سەیری باخی بەی کردین بە هەوری پەرچەم و زوڵفی ڕوخ و ئەبرۆی کەدا پۆشی لە شەوقی ڕوئیەتی بەدر و هیلالی یەکشەوەی کردین ئەگەرچی کوشتنی خۆ قابض الئەرواح هەمووشگانی بە قانونی مەسیحایی بە خەندەی لێوی حەی کردین عیلاجی دەردی دڵ
عیلاجی دەردی دڵ ناری لە تایربەک تەمەن ناکە بڵێ ئەمڕۆ گوڵەندامێ بە تیرێ جەرگی پێی کردی. دەستت خۆش بێ. مامۆستاگیان لەو شیعرەوە کە بەڕێز ڕزگار خوێندەوە من ئەمەیە لە تۆ بپرسم سەرچاوەکانی ئیلهام بەخشین بەم شاعیرە چی بووە وەکو شاعیرانی پێش خۆی تا چەند کاریگەریان لەسەری هەبووە یاخود ڕۆشنبیری خۆی یاخود خۆڕسکیەکەی؟ دیارە شاعیران بەشێکی بەتایبەتی شاعیرانی کلاسیک بەشێکی ڕەنگە خۆڕسکی بێت بەشێکی تایربەک کاریگەری ئەو خەڵکە ڕۆشنبیر و ئەدیبانەی لەسەر بەوە کە هاتوچۆی ماڵیان کردووە لەبەرەوەی خاوەندی واخان بوون جاران ئەگەر بە شاعیرەکان مەسەلەن شاعیرە کلاسیکەکان بە تایبەتی لە سەردەمی ئەدەبی عەرەبیە تەماشاکەی شاعری دەربار هەیە شعریان بۆ خەلیفە و بۆچی وتووە چوونەتە دەربارەکەی بەڵام ئەمان خۆیان خاوەن دەربار بوون خاوەندی واخان بوون خەڵکان شاعیران لە شاعیرانی سەردەمی خۆی وە پێش خۆشی هاتوچۆی ئەم دیواخانەیان کردووە کاریگەریان لەسەری هەبووە و ئاستی ڕۆشنبیری تایربەگیش بووە سەردەمی خۆی ئاستێکی زۆر باش بووە چونکە بە حکومیەوەی تێکەڵ بە کاروباری سیاسی و دنیایی بوون هەرچەندە تایربەگ زۆر کات خۆی هەستەکرێت لە شعرەکانیان زۆر خۆی لە ڕۆتینی ئیداری و کاروباری سیاسی و ئەوانە جیوەتەوە ئەوەندەی بە شاعیرێکی عاشق ناسراوە ئەوەندەی بادەنۆشی و حەزی لە مەجلیسی بادەنۆشی و کۆڕ و کۆڕی شاعیران کردووە ئەوەندە خۆی بە کاروباری ئیداری و سیاسی و مەشغوڵ نەکردووە و یەکێک لە گرفتەکانی کە ئەوەیە ڕەنگەمە من نازانم بڵێن بەشێکی کەم تەرخەمی بنەماڵەکەی بنەماڵەکەیانەوە بەشێکیشی بەدبەختی کووردە کە کوردی ئەمە لە ئەرشیفە زۆر لاوازین ینی ئەم بنەماڵەیە بە مدەتێکی دوور و درێژ فەرمانڕەوای ناوچەیەکی فراوانیان کردووە کە قەڵەم ڕەویان گەشتوتە شاری سنە و مەریوان و لە منتیقی گەرمیانەوە گەشتوتە کەلار و کفری و ئەو شوێنانە بەڵام تەماشاکەی هیچێکی وا جێ نەماوەتەوە ینی تایربەگ ئێستا ئەو شعرانێکی کە کۆکراونەتەوە یا لە دەفتەری بەیاز و کەشکۆڵەکانی خەڵکانی کا کۆکراوەتەوە گۆرانی شعری هەیە بەڵێ هیچی نەنووسراوەتەوە ینی هیچ دەسوخەتێکی تایربەگمان نییە تاوە پێسە ساق بێتەوە ئەم شعرانە بەڵکو لە خەڵکی کە ئەم شعرانەی تایربەگ کۆکراوەتەوە وەرگیراوەتەوە معقول نییە بنەماڵێک بەم ئاستە ڕۆشنبیری و فەرهەنگیەوە بەم دەسەڵات و بوونەوە خاوەنی کتێبخانە نەبوو بوون خاوەنی دەستنووس نەبوو نەک تەنها لە شعرەکانی تایربەگە هەڵەبجا تەماشاکەی لە ڕۆ ئیداریەکەیشەوەتەوە ساڵی 1970 شارە بۆ تەقەزا بۆ ئەکرێ مۆری هەبێ ئەکرێ کتابی هەبێ هیچ شتێک لەم شتانە نەماوەتەوە ئیتر دیارە یا ئەمە بەهۆی ئەو کزبوون و لاوازبوونی دەسەڵاتیان بە تایبەتی لە دوای شەیدبوون یا کوشتنی ئەحمەد موختاربەگی جاپەوە بە تەواوی دەسەڵات لەم ماڵە داڕناوە دەسەڵاتەکان بۆ خەڵکی کە گوازراونەتەوە لە ناو چوون یا هۆکارەکەی چیە ئەوان تاوەکو ئێستا ساغ نەبووتەوە بەڵام زیاتر تایربەگ کابراایەکی عاشق بووە حەزی لە بابەتی غەزەل بووە هەرچەندە وەک هەموو شاعیرە کلاسیکەکانی کە ڕەنگە خۆی یابێ لە بابەتی کە بەڵام بابەتەکانی کە بە بڕوای من هەستەکەی جۆرێک لە لاوازی پێوە دیارە چونکە هەستەکەی تەنها ویستوێتی ئەو کەلێنە پڕ بکاتەوە یا ئەوی ژۆک شاعیرانی هەڵەگرین ئێستا لە نەفەرێکی ترە باسێکین بەڵام هەر لەو سوالی سازان خان کردی شێوە کێ لە ژیانی کۆمەڵایەتی و لە عشقی بەڵێ شێوە کچە جوولەکەیەکی شاری هەڵەبجە بووە کە کچیەکێک لە زەڕەنگەر شاولی زەڕەنگەر بۆ لە هەڵەبجە دیارە بەرامبەر کۆشتی وەسمان پاشاکانیە کە یاکانی نەواڵی پێڵێن ئێستا نەماون بەداخەوە کانیانە لەوە هاتووە بە بەرەو کۆشکا و چووە هەموو ڕۆژێک لەسەر ئەو کانیە گۆزەکەی پڕ کردووە و ئاوی هێناوەتەوە تایربەگ عاشقی ئەم کچە بووە عاشق بوونی ئەم کچە بەڕادەیەک بووە کە سنووری دین و بابەتە کۆمەڵایەتەکانیشی تێپەڕاندووە بۆ سەردەمی خۆی تایربەگێکە بەگی بنەماڵێکی جاپ و مسلمان و سنی مەسەبێ عاشقی کچە جوولەکەیەک بێت ڕەنگە قرس بوو بێت بۆ سەردەمی خۆی بەڵام گوێ بەم قورسیە نەدراوە تایربەگ ئەم زەواجەی کردووە بە پێ ئەو مێژوەی کە ئەگەڕێتەوە و جوولەکەکانیش پێیان خۆش بووە باوکی ئەم کچەش پێ خۆش بوو ئەم زەواجە سەر بگرێت ڕەنگە هۆکارەکە دروستکردنی ئەو پەیوەندیەوە باشکردنی بارودۆخی جوولەکەکانی هەڵەبجە بەوەی کە کەمینەیەک بوون لە هەڵەبجە توانیوانە لەم ڕێگەوە یاخود چوونە ناو دەسەڵات و چوونە ناو دیوەخانی وەسمان پاشاوە بتوان جۆرێک لە بەرگری و پارێزگاری بۆ خۆیان دروست بکەن من زۆر دقیق لەوە ناکەم بەڵام مامۆستا حەکیمە یا یەک دوو کەسێکی کە پیان وایە تایربەگ لە بەرهەمی ئەو زەواجە لەگەڵ شێوا چەند مناڵێکی بووە ئەم مناڵانە لە دوایەوەی جوولەکەکان کۆچیان کردووە لە دوای 1945 لەگەڵ دایکیانە
دوای وەفاتی تایەربەگ بە چەند ساڵ لەگەڵ دایکیانە کۆچیان کردووە بۆ ئیسرائیل کاتە بۆ یادی شێو و غەزەلێکی تری تایەربەگ سازانکەم شێرەکەم قوربانی ڕۆخت بم کە شکستی بە قەمەردا حەیرانی لەبت بم کە ڕەواجی بە شەکەردا هەر لەحزادێ وعدەی وەسڵ و نییە ئەسڵی کارت وەکو دنیایە هەر ئەمڕۆیە بە فەردا مەقسوودی لەسەر کوشتنی عاشاقی زایفە وەختێک کە دەکا خەنجەری تیژی بە کەمەردا هەرچەندە دەکەم سەعید لەبەر خوێنی سریشکم خاکێ نییە بیکەم بە هەوەس گاهێ بەسەردا ناحەق نییە ناوەسێ ئەگەر پردی تەحەمل سیروانی سریشکم کە ئەکا هاژە لەسەردا دڵڕۆیی وە قوربان لە وجودم بە خەیاڵت دایم لە سەفەردایە ئەگەر چی لە حەزەتە مەیلت هەیە تاهێر کە بپرسی لە برینم بڕوانەکە و شۆخە چ تیری لە جگەردا مامۆسەگیان ناوەڕۆکی شێعرەکانی تاهر چەند بواری گرتۆتەوە و لە کامیانە ئەم باڵا دەست بووە وەک زۆربەی تری شاعیرە کلاسیکەکان ئەم ڕەنگە دەستی بۆ زۆر بوار بردبێن هەم عشق و غەزەل هەم بابەتی فەلسەفی هەنێک جاتێکەڵ بۆ شێعرەکانی بووە و چەند دەقێک یاخود چەند لێدانێکی ئاینیشی هەیە کە لە دەرگای ئاینەوە مەسەلەن شێعری وتووە و لە ناوەمانەشان ڕنگدانەوەی مێژوو ئەو شارەزایی خۆی کە لەسەر مێژوو هەیەی مێژووی وڵاتان وەک ناوهێنانی مەسەلەن فەرەنگ و ژاپۆن و سوپا و ئەسکەندەر و کۆمەڵێک دەقی مێژووی کە دیارە شارەزایی لێ هەبووە خوێندەواری لەسەری هەبووە ئەمانەی لە شێعرەکانی خۆیان بەکارهێناوە و وشەسازی تیا کردوون بەڵام ئەوەی کە باڵادەستە لی بە بڕوای من بواری عشق و غەرامیات و غەزەلەکانیەتی کەوا زیاتر تایەربەگی پێ ناسراوە بە تایبەتی لە دوایەوەی با بڵێن سەید عەلی ئەزغەری یەک دوو لە شێعرەکانی کردووەتە گۆرانی ئەمە وای کردووە کە زیاتر تایەربەگ ئەوەندەی وەک شاعیرێکی عاشق بناسرێت زۆر لا نەکراوەوە ینی بەیەغ نەدراوە بەو بوارانێکێک کە تایەربەگ شعری تیاوتووە هەرچەندە ئەوانشی کە دیوانەکان کۆ کردوەوە بە دوا چاپی دیوانەکەی شێوە ناتوانین بڵێن ئەمە کۆتا شێعرەکانی تایەربەگی جافە بەڵام هەر ئەوەندە تاوەکو ئێستا بەردەستکەوتووە کە چاپ کراوەتەوە شعرێکی هەیە غەزەلێک لەگەڵ ناری هەیە ئەو شعر بێتەوە نووسیان هەیە ناری وڵی جاران تەخمیز نییە چونکە ناتوانین بڵێ جاران قسە لەسەر ئەوە هەبوو کام شعرە بە یەکەوە دانیشت بن وایە لە سەربانی یاخود لە سەربانی کۆشکی وەسپان پاشا ئافرەتێک لێەوە تێپەڕیوە لە هەر بە کووتمان دەوروبەری ماڵی وەسپان پاشا چەندکانی کتیابوو لەوێ تایەربەگ کەم ئافرەتە بە بەردەمیات تێپەڕیوە دوودێڕ یەکەمی وتووە ناری دوودێڕی دووەمی بۆ تەواو کردووە بەڵام هەندێک لە سەرچاوەکان پیان وایە ئەمە وانە لە ئەسڵا ئەم شعرە بیاوەتانێ وەرگیراوە تەواو کراوە شعرەکە بە شێوەی تەواوکردن یا هەنێکیش پیان وایە تەنها شعری تایەربەگ بێ هەنێک پیان وایە تەنها شعری ناری خۆی بێ ئەم تەخمیس و با بڵێنتی ئەڵکێشە دراوەتە پاڵی بەڵام تاوەکو ئێستا وەک ساغ بوونەوە ساغ نەبووتەوە کووتمان بەداخەوە ئێمە لەبەرەوەی دەستنووسەکانی خۆیان نییە تەنها وەرگیرا و دەما و دەما ئەوانە گرفتن لە شعری ئەم شاعیرانەوە ڕەنگە لە زۆر شاعری کێشە ئەوەی کە دەستنووسی خۆی نەمابێت و خۆی نەینووسی بێتەوە ڕەنگە گرفت بێ بۆ ساغکردنەوە ئومێدوی لە داهاتوە ساغ بێتەوە تایەربەگ یەکی کە لەو شاعرانی زۆر لە شعرەکانی تەخمیز کراوە پێنج خشتێکی مامۆسایمنی شاعر جارێک لێ پرسن ئەڵێن پێنج خشتێکی چۆن ئەبینی ئەڵێ وەکوە شاعرێک بێ لەسەر سفرەی شاعرێکی ترنان خوایانی ئەرشێکی نابێت بەڵام ڕۆژە شعرێکی خۆی تەخمیسەکرێکە سیرەکە زۆر جوان ئەوەی کە ئەو نەیوتووە هەیە ئەو شاعرێکە لە پێنج خشتێکەکە دۆزیوێتەوە جاری دۆمەڵێ ناڵێ پێنج خشتێکی شتێکی باشە لەوانەیە شاعرەکە خۆی هەنێشتی نەوتوێ شاعرێک کە تاواکە ئەوانەی پێنج خشتێکیان لەسەر شارەکانی تایەربەگی جاف کردووە هاتوونەتە سەر سفرەکەی یا شوێنە ناپاوەکانی
تایربەگیان تاوا کردووە. ئەم شتە دوولایەنەیە ناکرێتەوە. ینی کاتێک شاعرێک شعری شاعرێکی کە ئەبینێت تەخمیسیەکە دەکاتە پێنج شتێکی دیارە خۆی لەم شعرەی ئەوە دۆزیوەتەوە جارێ بۆتە ئیلهامێک بۆ ئەوەی ئەم سێبەیتی دوای ئەوە تەواو بکات، سێدێڕی دوای ئەوە تەواوکات کاتێک کە دوو دیێڕەکەی لە وەرەگرە دوو نیوە دیێڕەکەی وەرەگرێ دیارە یەکەم ئیلهام ئەبێتە ئیلهامێک بۆ شاعری ئەوەی کە تەخمیسەکە ئەکا بە بڕوای من. چونکە ئەم شعرە ئەبینێت بەرچاوی ئەکەوێ خۆی تێ ئادۆزێتەوە کە خۆی تێ ئادۆزێتەوە هەوڵەدا ئەگەر نوقسانیەک یا خۆت کەم و کوڕیەک بەلای ئەمەوە ئەوەی کە لە ناخی ئەمی شاهەیە دەری نەبڕیوە ئەم تەواوی کات ئەوەی بۆ ئیسافە بکات بخاتە سەری. تایربەگیش ڕەنگە نەک تایربەکەر شاعری کەش کە شعری تەخمیسەکرێ ڕەنگە شعر حاڵەتێکی محەدەدا کابرات توانای بووە قەسیدەیەکی نووسیوە 20 دیار 15 دیار چەندێک ڕەنگە نەیتوانی بێت بە تەواوی ئەوەی لە لای ئەم هەیە دەری ببڕێت. کاتێک کەسێکی کەیات لەسەر ئەساسی خوێنەوەی فکر لەسەر ئەساسی و شەسازیەکەی ئەم بە هەمان ڕتم بە هەمان شێواز جۆرێک لە ئیزافەکاری ئەخاتە سەر ئەم شعرە شاعیرەکە زۆر کات مرۆڤ هەر لە قسەکردنی ئاسایی شاکاتێک کە تۆ قسەیەکی ڕەنگە زۆر کات بۆت نەیە قسەکە کەسێک بە دوو شە بەرامبەرەکەت قسەکەت بۆ کاڵی منیش مەبەستم هەمان شت بوو ئەمیش هەمان شت بڵێم بەڵام تۆ خۆت نەتوانیوە بێڵێ تانیەکرێ بوو ترێ و دووبیتە کلیلێکە بەدەزەوە ئەو دووبیتە کلیلێکە بۆ هەردووکیان بۆ هەردووکیان بۆ شاعری کە کاتە تەخمیس ئیلهام لەو شعرە وەرەگرێ و خۆی تێ ئادۆزێتەوە بۆیە تەواویەکە تۆ کاتێک کە نەتوە کە نەزانی شتێک لەگەڵ توایەتەوە ڕەنگە تەواوکردنیشی ئاسان نەبێ ناتوانانی تەواوی بکە دیارە هەمان عشق و پڵان و سۆز و هەمان ئەو شتانەی تایە و شاعری دووەمی ڕەنگە نەیتوانی شاعری یەکەمی ڕەنگە نەیتوانی بێت لەو قەسیدەیە بە تەواوی ئەوەی لە ناخیاتی لە شاعری دووەم بۆی تەواوەکە من پێم وایە تەواوکەرێکی باشی یەکترین و شێوازێکیش بووە بۆ سەردەمی خۆی لە شعری کلاسیکیە شێوازێک بووە کە بەکار هاتوو شتێکی باو بووە مۆد بووە. شعرە فارسیەکانی لە چ پلەیەکا بۆ بە بەراورد بەو سەردەما زانی یەک گرفتمان هەیە تایربەک تاوەکوی ئێستا خوێندنەوەیکی تەواوی بۆ نەکراوە بەڕاستی بەراوردێکی تەواوی بۆ نەکراوە تەماشاکەی ڕەنگە شاعرانی کە زۆرترین لێکۆڵینەوە و بەراوردکاری کرابێت چی لەگەڵ سەردەمی خۆی ئەدیبانی سەردەمی خۆی چی لەگەڵ ئەو زمانەی کە شعری پێنووسیوە بەڵام ئەوەندەی کە لە تایربەک ئەو شعرە فارسیانە وەرگیراوە بڵاو کراونەتەوە تاوەکو ێستا کۆمەڵە شتی جوانن شانەدەن لە شانی غەزەلە فارسیەکانی سەردەمی خۆی ینی نەک تایربەک شاعرانی کەش کە دەستیان بردووە بۆ نووسین بە زمانی فارسی هەستەکەی شتی زۆر جوان و ناسک و ناوازیان وتووە. دەست خۆش بێ من هیچ پرسیارێکم نەماوە گەر بەڕێز ڕزگار هیچ پرسیارێکی هەبێ بۆ ئومێدیەوەی لە داهاتوە دیوانی تایربەک بە فراوانتر بین. سپاس بۆ تۆ بەڕێز سەریاز عەلی کە وەک نووسەر بۆ قسەکردن لەسەرم شاعرە لەگەڵ ئێمە بوویت سپاس بۆ تۆش خاتۆم سپاس بۆ تۆش بەڵێ عزیزانم بە یەکێکی دیکە لە شعرەکانی ئەم شاعرە کە ئەویش تاهێربەک بوو کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەیانی ئاسوودە بن. مەم کوژە جانا بە هیجران ئەی جەفاکارم وەرە تاب و تاقە چوو بەجارێ یاری خەم خوارم وەرە بۆچ ئەوەندە ئارەزوود بۆ قەتڵی ئەم بێچارەزار کوشتنی عاشق درێغ مەفەرموو سەردارم وەرە بولبولی زارم دەناڵم قەق نەسم ئاگر بەچان گا دەگریم گا دەسووتێم یاری غەددارم وەرە خاڵی کوڵمت هەروەکو فلفل ئەسووتێنێ دڵم کەس نییە دردم دەواکە تۆ بە هاوارم وەرە دل لە دووریت ئاگری گرت بەسیە یاری نازەنی تۆی عەلاجی دەردی تاهێر زوو بە هاوارم وەرە.